بەتەنیا جێی مەهێڵن ئەم شەو زریان دەیچێنێ سڵاوتان لێبێت ئەمڕۆ 16 سێیە ئەم شەو ئێمە لە هەڵەبجەی شەهیدین هەڵەبجەی سوتماک خاوەن 5,000 شەهید 34 ساڵ بەر لە ئەمڕۆ هەڵەبجە لەلایەن ڕژێمی بەعسی ڕووخاوە بە چەکی شیمیایی بردومان کرا ئەم شارە بوو بە سوتماک ژیانی تێدا نەما جوانیەکانی تێدا نەما بەڵام ساڵ لە دوای ساڵ بە هەوڵی دڵسۆزان و بە هەوڵی هەموو لایەک دەویسترێ و دەیانەوێت ئەم شارە ژیانێکی نوێی بەبەرا بکەنەوە 34 ساڵ تێپەڕە بێت بەسەر ئەم زامەقوڵەی کە لە جەستەی کوردستان و سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەڵەبجەیەکاندایە بەڵام ئەم زامە ساڕێژ نابێت حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسانی ئەم هەرێمە حکوومەتی عێراق بۆ چارەسەرکردنی زامی هەڵەبجەیەکان چیان کردووە ئێمە ئەم شەو لە بەرنامەی پانۆراماوە لە هەڵەبجەی شەهیدەوە لەگەڵتانە بین کۆمەڵێک میوان ئەدوێنین سەبارەت بە کێشە و خەم و ژان و ئازار و مەینەتیەکانی ئەم خەڵکە کە لە هەڵەبجەدا ئاژین هەڵەبجە دوای بە پارێزگابوونی چی بۆ کراوە ئاخۆ هەر قەزا بووایە یاخود نەخێر ئێستا بە پارێزگابوونی پڕ بە ناوی شارەکەیە حکوومەتی عێراقی بۆ کەم تەرخەمە بەرامبەر ئەم شارە لە بەرامبەردا حکوومەتی هەرێمی کوردستان چی کردو بۆی کەم شارە ئاوەدان بێتەوە ئەم شەو هەوڵە دەین لە ڕێگەی میوانەکانمەوە گوزارێ بکەین بەناو ئێش و ئازاری ئەم خەڵکەدا بزانین لە دوای 34 ساڵ چی کراوە بۆ هەڵەبجە و هەڵەبجەیەکان بەخێرات یەرێک لە میوانە بەڕێزەکانم خات و خێڵان عەبدوڕەحمان میرزا حەسەن بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانەکەم لە هەڵەبجە بەخێربێ خات و خێڵان هەروە کاک عیماد فەیروز بەڕێوەبەری نەخۆشانی کیمیابەرانی هەڵەبجە بەخێربێ کاک عیماد برای بەڕێزمان کاک ڕاویارنەوزات هونەرمەند و شانۆکار بەخێربێ جەنابیشتان کاک محەممەد سعید چالاکوان بەخێربێ کاک محەممەد سواس دەکەم خات و خێڵان ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەم ینی هەمومان نەزانین هەڵەبجە ژانێکە و ئازارێکە لە زاکری هەموو کوردێکە ینی ئەستەمە بسڕێتەوە بەڵام دوای 34 ساڵ ئەگەر تۆک و هەڵەبجە یەک بدوێی چۆن باسی ئەم شاری خۆتەکەیت زۆر سپاس بۆم دەرفەتە بەخێر بێن سەرەتا بە بۆنەی 34 ساڵەمین یادی کیمیابەرانی هەڵەبجەوە سڵاو بۆ ڕۆحی 5,000 شەهیدی شاری هەڵەبجە دەنێرم و هەروەها هیوادارم برینەکانیان ساڕێژ بێتەوە و کەسوکاری مناڵەون بۆکان بە مناڵەکانیان ئاشنا بنەوە ئینشەڵڵا و سەبارە بە پرسیارەکە و من سەرەتا وەک هاوڵاتیەک و هەروە وەکو ئەندازیارێک جگەوەی کە بەڕێوەبەرێکی گشتیم بەڕاستی ئەمەیە باسی ئەم شارە بکەم کە ئەم شارە پێش ئەوەی بێ بە پارێزگا چەند پرۆژەیەکی بۆ کراوە بەڵام پرۆژەکان لە ئاست وێرانی شارەکانین شارەکە زۆر وێران بووە مەفروض بوو خزمەتێکی زیاتری بکرێ پرۆژەی زیاتری بۆ بکرێ بۆ ئەوەی زیاتر پێوە دیار بێ بە تقریباً 10 ساڵی ڕابردوو کە ڕۆشتووە چەند پرۆژەیەکی استراتیژی کراوە ناڵین پرۆژە نەکراوە بەڵام پرۆژەکان زۆر نین وەکو ژانی کە جەناب داماژەی پێدی بەم شارەوە دیاربێت چییە چکە بۆ خەڵک زۆر گلەییەکە و خۆشمان کە دینە ناو شارەکەەوە ینی تا ئێستا وەکو سیمایەکی قەزا سەیریەکەین وەکو پارێزگا سەیری ناکەین چین ئەو پرۆژانێکە کراون خات و خێڵە چەند پرۆژەیە کراوە بە نمونە پرۆژەی دووسایدی سەیسایق هەڵەبجە پرۆژەیەکی زۆر باشە بەڕاستی ئەوە سوودێکی باشیەوە بۆ خەڵک کە یەکەم جار جادەکەی یەکسایید بووە و جادەیەکی وێرانە بووە بەڵام ئێستا جادەکەی دووسایدە و جادەیەکی پێرفێکتە و بەڵام ئەویش بە تەواوەتی لە ساسە تاو نەبووە چەند شتێکی ماوەکو گاردڵێر بەڕاستی ئەوەش کە زۆر زەرورە زۆر جار حادیسە دروست بووە بەهۆی ئەوەی کە ئەم مەسەلەن ئەم بەشەی پرۆژەکە تەواو نەبووە و هەروەها قوتعی مەسەلەن لەسەر قوتعی ناونیشانی شارەکان کە دانرێ لەسەر جادەکان ئەوەشی ماوە
ئەوە کەمە بەڵام هیوادارم ئەوەش بە زووترین کات تەواو بکرێت و هەروەها پرۆژەی کەمپی زانکۆمان هەیە کە ئەمەش پرۆژەیەکی زۆر استراتیژی زۆر باش بۆ هەڵەبجە لە ساڵانی پێشووتر بڕیاری لەسەر دراوە و دروست کراوە بەڵام ئەویش بە پێی پرۆپۆزاڵەکەی تەواو نەکراوە. باشە منەمێت خوا لێرەیەک پرسیارم خات و خەڵانیانی بۆچی کە ئێمە باز لە زۆرێک لە پرۆژەکانێک ئەمە هەر لە هەڵەبجە ناڵم لە هەموو هەرێمی کوردستان بەڵام ئێمە کە هەڵەبجە بە نمونایەنینەوە چکە هەڵەبجە سیمبولی کوردستانە هەڵەبجە ناسنامەی کوردستانە یعنی لە هەموو دنیاە کە باسی هەڵەبجاکەی ئەزانن کە باسی کوردستانەکەی بۆ شارێکی وێرانی وەکو هەڵەبجە بۆ پرۆژەکان تانیوە ئەڕاو لە نیوەیە ئەوەسەی چێ بەرپرسە لە محکوومەتی هەرێمە یاخود لایەنی جێبەجێکاری پرۆژەکانە بەڕاستی بەڵێ لە ڕاستیە بەڕای من سەبەبی یەکەم حکوومەتە چکە زۆر جار تۆ پرۆژەیەک کە ئەچێتە پرۆسی تەندەرینەوە پرۆسەکە وارێکە خەن تایەتە سەر ئەوەی دەرچێت بۆ مقاولەکە و مقاولەکە دەستکا بە پرۆژەکە کەوێتە فەسلی زستانەوە کە ئەکەوێتە فەسلی زستان و لەوانێ مقاولەکە جاری وا هەبووە مانگێ دەستی کردەوە پرۆژەکە دوای مانکە ئەبێ پرۆژەکەی بۆ سێنێ لەبەر باران و بەفر و سەرما ئەمە سەبەبێک بەڕاستیە بێ حکومەت بچێتەوە بەوەی کاتێک کە داوای دەرخستە و پرۆپۆزەڵی پرۆژەیەکەکە لە کاتێکە داوا بکات کە تا پرۆسەکە تەواو بێ بکەوێتە فەسلی بەهار و هاوین ئەوانەوە ینی بتوانرێت پرۆژەکە زووتر تەواو ببێت و هەروەها زۆر جار مقاولەکە مەسەلەن دەسەکا بە پرۆژەکەی بەڵام لە کاتی خۆیان بەپێی ئەو ڕێژەی کە مەسەلەن لە سادەکە ئیشەکە دوای ئەوە توانێت مەسەلەن داوای ئەوە بکە سولفەی بۆ سەرف کرێت سولفەی بۆ سەرف ناکرێت لە کاتی خۆیان مقاولەکەش ئیشەکە ڕاگرێت یعنی ئەمانە هەمووی سەبەبن کاتە سەبەبی ڕئیسی بەڕاستیە گەڕێتەوە بە حکوومەت. زۆر باشە دێمە خزمەت جەنابە بە تایبەتی بۆ کۆمەڵێ باسی گرنگتر و پرۆژەی استراتیژیت کە پێویستە ئەلەم شارەیە جێبەجێ بکرێ و نەکراوە دواتر وەڵام بەرەوە کە چێ بەرپرسە و چێ ئەبێت ینی بەرپرسیار بێ بەرامبەر ئەم شارە. کاک ئێماجان تۆ بەڕێوبەری نەخۆشخانەی ینی بەرکەوتوانی چەکی شیمیاییت بەڕاستی ئەوەی کە گرفت و ژان و ئێش و ئازارە یعنی بەرکەوتوانی چەکی شیمیایین هەمیشە هاوارە کرێت کە بەرکەوتوانی چەکی شیمیایی لەم شارە خزمەت ناکرێن نەخۆشخانەیەشی تایبەت نییە بۆی کە لە ئاستی ستانداردی جیهانیا بێ بۆ چارەسەرکردنی بەرکەوتوانی چەکی شیمیایی چی کراوە بەڕاستی ینی ئێمە ئەبینین هەمووی گلەییە هەمووی ناڕەزاییە ئەوەی کە ئەکرێت ساڵانە لە یادەکەیە کۆمەڵی خەڵکە بەنە دەرەوە بۆ ئێران چارەسەرێکی بەسییتیانەکەن و دواتریان هێنەوە فەرامۆشیانەکەن بۆ وایە بەڕاستی ینی بۆ دۆخی ئەو خەڵکی کە بەر چیمیایی کەوتووە تا ئێستش ئەناڵێنێ بەدەست ینی ئەو بەرکەوتنەوە چارەسەرەکە لای ئێوە چییە بەڕاستی؟ بەڵێ سەرەتا بەبوونەی 34 ساڵی یادی کیمیابارانی هەڵەبجەوە سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە و هیوای چاکبوونەوەی بۆ بریندارانی چەکی کیمیایی خوازم بریندارانی چەکی کیمیایی پێش ئەوەی کە نەخۆشخانەیەکی تایبەتیان هەبێت لە هەڵەبجە لە ساڵی 2019 نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی کرایەوە پێشتر بەرکەوتوانی چەکی کیمیایی سنتەرێکی تایبەت نەبوو کە بچنە ئەوێ بۆ وەرگرتنی چارەسەرەکانیان یان ئامێری تایبەت نەبوو بۆ دیاریکردنی جۆری نەخۆشیەکان و دوایکردنەوەی بەرکەوتوانی چەکی کیمیایی نەخۆشخانەکەمان کۆمەڵێک کێشە و گرفتی هەبوو چکە و نەخۆشخانەی لە ساڵی 2011ەوە تەواو کرا بوو بەڵام بەهۆی هەنێک کێشەی حکوومەت و مقاولەکان نەخۆشخانەکە دواخرا بەڵام دوایکردنەوەی نەخۆشخانەکە ئێمە ڕۆژ بە ڕۆژ هەوڵی جدیمان داوە بۆ ئەوەی ئەو نەخۆشخانەی زیاتر کەوێتە سەر پێ و زیاتر بتوانێت خزمەتی بەرکەوتوانی چەکی کیمیایی بکە. ئێستا بۆ ڕوونەکەمەوە نەخۆشانی بەرکەوتو چەکی کیمیایی ئەتوانین بیانکەین بە چوار پۆلێنەوە بەش یەکەمیان ئەو نەخۆشانن کە کێشەی کۆئەندامی هەناسەیان هەیە ئێمە لە ئێستادا لە نەخۆشخانەکەمان پزیشکی پسپۆڕی هەناویمان هەیە مانگانە هەموو نەخۆشێک لە ئێمە فایلی تایبەتی هەیە مانگانە دیانە ئەوێ چارەسەر وەردەگرن ئەو پشکنیانەی کە لەم بەشەدا دەکرێت ئێمە بەشێکی زۆر گرنگمان هەیە لە نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی پشکنینی هەناسی پێدەوترێت بە ئامێری سپایرۆمتەری کە ئەمە پێشتر بەرکەوتوانی چەکی کیمیایی لە دەروی وڵات ئەم پشکنیان بۆ کراوە لە وڵاتی ئێران بەڵام ئێمە ئێستا ئامێرەکەمان هێناوەتە نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی بەڵێ ئێمە مانگانە ئەو پشکنینە بۆ بەرکەوتوان دەکەین
بۆی بزانین ئاستی سیەکانیان بەپێ ئەو مانگەی و چارەسانی کە وەری کردووە تا چەند باش بووە تا چەند ئەو چارەسەرە سوودی لێ نەبینەوە و بەشێکی تر ئێمە فریاکەوتنمان کردوێتەوە لە ناو نەخۆشخانەی بەرکەوتوانێکی کیمیایی فریاکەوتن بۆ ئەو نەخۆشانەی کە کێشەی سیانەیە و هەناستەتونیان هەیە بۆی 24 سعات لە ماوەی 24 ساعتا پزیشکی مقیمی لێیە و پزیشکی یەخسایش چاودێری دەکات زۆر لەسانی کە کێشەی سیەکانیان هەیە کاگایمات لە 180 نەخۆشانی بەرکەوتوو چەکی کیمیایی کێشەی سیەکانیان هەیە و زیاتر لە 160 بۆ 70 بۆ 80 سیەکانیان لە دەستداوە و بەشێکی تر هەیە کە لەم نەخۆشخانەیە گرنگی پێدرێت بەشی چاوە لە ناو نەخۆشخانەکە ئێمە توانیومانە سنتەرێکی تایبەت بۆ بەرکەوتوانێکی کیمیایی بۆ پشکنینی چاو بۆیان بکەینەوە و پزیشکی پسپۆڕی چاویشی لێیە و تەنانەت نەشتەرگەریەکانیشیان بەبێ بەرامبەر بۆ دەکرێت لە ناو نەخۆشخانەکە سەرجەم خزمەتەکان هەر بەبێ بەرامبەرە. ئەو تیمە چییە کە یەک لە کۆماری ئیسلامی ئێرانەوە بۆ پشکنینی بەرکەوتوانی چەکی کیمیایی ینی بۆ وا ناکرێت لێرە یخۆ خەڵکی شارەزامان زۆرە دکتۆری ئازبەرزمان زۆرە ینی بۆ تیمەکە لە ناوخۆی پارێزگاکەیانە بێ ینی بۆ لەو سنتەری ئێوە نەبێ بۆ یانی بێ ساڵانە بێ ئەم تیمە سەردانکە قەیچەکە بە هەفتانە بێ با مانگانە بێ ینی ئەم چێکینی ئەم نەخۆشانی کە هاکرێوە ڕاستی زۆر ڕاستە ئەو نەخۆشانەی کە ئەچنە دەرەوەی وڵات تەنها بەستی دوو جۆر نەخۆشیێشنە دەرەوەی وڵات یا ئەوەیە کێشەی چاندنی سیەکانیان هەیە ڕێژەیەکی زۆر لە سیەکانیان دەستداوە هەر لە هەرێمی کوردستان و لە عێراقیشا ئەو نەشتەرگەریە ناکرێت و کێشەیەکی تر کێشەی چاوە ئەوە چاندنی گلێنەی چاوە ئەوەش لە کوردستاندا ناکرێت ئێمە هەوڵی زۆر جددیماندا بۆ ئەوی کە بتوانین مایکرۆسکۆپێکی تایبەت بێنین بۆ نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی تەنها یەک پزیشک لە هەرێمی کوردستاندا هەیە ئەو نەشتەرگەریە ئەکات قسەشمان لەگەڵا کردو ئامادە باشیشی تیا بوو بۆ ئەوی کە ئەو نەشتەرگەریە بۆ بەرکەوتوانی چەکی کیمیایی بکە بەڵام هیچ کۆمپانیایەک ئامادە نەبوو بتوانێت ئەو جیازە دابین بکات بۆ نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی و پێشتر ئەم کێشەی ناردنە دەرەوەی بەرکەوتوانی چەکی کیمیایی لە وەزارەتی تەندروستی نەبووە ئێمە ماوەی 2 ساڵە بەرکەوتوانی چەکی کیمیایی هاتۆتە ناو وەزارەتی تەندروستی پێشتر سەردانی وڵاتی ئێرانیان کردەوە بەستی چارەسەرکردن بەڵام ئەوە خۆشبەختانە ماوەی 2 ساڵە لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەتوانرێت ئەو پزیشکانی کە ساڵهای ساڵە و نەخۆشانە ئەچنە لایەن و پسپۆڕێکی تاویان هەیە لە بریندارانی چەکی کیمیایی بهێنرێن بۆ نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی بەڵێ ئێمە ئەو ڕێگە دوورەمان بۆ ئاسانکردن و پزیشکەکانمانەوەتە ناو نەخۆشخانەی بەرکەوتوانی چەکی کیمیایی بۆی هەر لێوێ ببێنرێن دەستخۆش دێمەوە خزمەت جەناب کاک ئێمەت بۆ کۆمەڵی بابەتی دیکە ئەگەر دەرفەتمە دیارە هەمومان نەزانین ینی هەڵەبجە لە ساڵانی ڕابردوو و دڵنیاشم لە ئێستادا ینی زۆر لە کۆنەوە لە ینی مێژووی هەڵەبجەدا مەسلەی ینی شانۆ و شانۆکار و هونەرمەند و کەسانێک کە خولیای هونەر و هونەردۆز بن لەم شارەدا ینی هەبوو و هەمیشە خەڵکی ناسرا و بەتواناش دەرکەوتووە دیارە هەڵەبجە لە سەردەمی ڕابردووە لە ئێستاشدا بەدەر نەبووە لەم بوارەدا بەڵام ینی کاکە ڕاڤیارمان لە یاوکو هونەرمەند و شانۆکارێ کاکە ڕاڤیار دووبارە بەخێر بێ ینی ئەمە بزانم هەڵەبجە بەڕاستی لەگەڵ ئەو هەموو ژان و ئێش و ئازاری کە هەیەی گەنجەکانیان خەڵکی بەتەمەن و ئەوانەی کە خاوەن ئەزمون بوون لە ڕابردووە توانیویانە لە ڕووی شانۆ لە ڕووی هونەر و هونەرمەندی ئازبەرز پێ بگێنن و خزمەتێکی باشکەن تا ڕادێ بۆ چکە ئەم شارە بریندار بووە هەر هیچ نەبێ ئەو خەموژانە بەبیر بەرنەوە لە خەڵک هیچ کراوە لەو بوارەیە دەرفەت هەبووە حکوومەت تا چەند هاوکار بووە و خۆتان ینی ئێوەی شانۆکار و هونەرمەندان تا چەند هاوکار بوون بۆم بوارە بەڕاستی درود بۆ ڕۆحی شەیدان بەخێر بێن سپاس دەکەم هەڵبەتە بە لە سەرەتاوە لێەوە دەست پێ بکەین ئێمە چۆن سەیری هەڵەبجاکەین ینی هەمیشە و پرسیارە لێەوە دەست پێکە ئێمە چۆن سەیری هەڵەبجاکەین هەڵەبجە بە چێ بینین و چۆنی بینین بڕوان بەوە هەیە کە کورتکردنەوەی پێناسی هەڵەبجە تەنها لە کارەساتێکە هەم کەمکردنەوەی هەڵەبجێ هەم کەمکردنەوەی کارەساتەکەش ینی لە دوو ئاستی سەرەکی لە هەردوو ئاستەکە بە هاوتایی ئێمە ناکرێت هەڵەبجە تەنها لە کارەساتێک و لە پێناسی کارەساتێکە بکەینەوە ئەمە غەڵەتێکی زۆر خاوەن مێژووی شارێکە پێش کارەساتەکە و پاش کارەساتەکەش هەربوونی هەبوو بوونی شێبێت بڕوان وا بوو کە ئەکرا لە 25 ساڵیا لە یوبیلی زیوینەوە
ئەو کارە بکرایە کە ئەم کارە ساتە ئیتر یادکردنەوەکەی ڕێڕەوەکەی بگۆڕایە لەگەڵ ڕاگررتنی شکۆی شەیدەکانی لەگەڵ ڕاگررتنی شکۆی قوربانەکانی لەگەڵ بەرزڕاگررتنی تەسحی قوربانەکانی کار بۆ ئەوە بکرایە کە ئیتر پەیامی ژیانەوە بیرێ بەگوێی ئەو گەنجانی کە تەمەنیان لە دوای ئەو کارە ساتەوە گەشتە سەر و 25 ساڵ بۆ 27 ساڵ بوون بەداخەوە منی یەکەم لەوانی کە مەسەلەن ئەمڕۆ تەمەنمە بێ بە 30 ساڵ لەم شارەیە 30 ساڵ و ئاگاداری بۆ نمونە با بڵێن 25 ساڵیان 20 ساڵی یادکردنەوەی ئەم کارە ساتە هەم ئەگەر ئەوەی شەڕی ناوخۆ ئەو هۆکارە تایبەتانی لێ دەرکەی کە ناکراوە یادەکە هەر هەمووی یەک پەیام و دووبارە کرێتەوە ئەم پەیامش چێم پەیامە لەلایەن دەسەڵاتەوە بۆ هاوڵاتی بە بنکەیی چۆڕە بێتەوە ئەبێ بۆی کە ئێمە یادی کارە ساتەکەینەوە لە ڕاستی یادکردنەوەی کارە ساتە خوڵقێنەوە کارە ساتیشی خوڵقاندووە جیلێکی خەمگینی دروست کردووە جیل بە دوای جیلی خەمگین دروستەکە تۆ لەگەڵ مناوەرە ئەم شارەوە چی نەگەڕین چی ئەبینیت لەم شارەیە یەک ڕەنگیەکی تەواو کوشندە ئەبینیت یەک دەنگێکی تەواو کوشندە ئەبینی جیاوازی نابینیت ئەمانە کارەساتی زۆر گەورەتر و درێژخایەنترن لەو کارەساتانی کە ئێمە بین باسی بکەینیان بڵێن تەنها لە فترەیەکی زەمەنیان ڕوویداوە کارەساتی کیمیابارانی هەڵەبجە لە چرکەساتی ڕوودانیدا ڕووداوێکە کە ڕوئەدات لێکەوتەی جەنگێکە لە بینی دوو وڵاتە لەسەر سنووری دوو وڵاتان ئێمە لێکەوتەی ئەو جەنگەیە و کە ڕوەدات کۆمەڵی پێش هۆکار و پاش هۆکاری هەیە نامەوێت بگەڕێمەوە تەفاسی لە مێژوویەکەی بەڵام دوای ئەوە کە ڕوەدات بەداخەوە تەعاملکردنی خەڵکی بە تایبەتی تر دەسەڵات لەگەڵم کارەساتەیە تەعاملکردنێکی زۆر تراژیدیە و تەعاملکردنێکی زۆر غەمگین پێدوانیە لە ڕابردوو ینی بۆ نمونە دەسەڵاتی کوردی ویستێتی بۆ هەڵەبجە کە ینی بووە سیمبولێک زیاتر خۆی پێ بناسیێنێ و ئەم خەموژانە و ئەم مەرگەسات و جینۆسایدی کە بەسەر ئەم شارە داهات هەر هیچ نەبێ وەکو مەرگەساتە جیهانەکانی دنیا وەکو هۆلۆکۆز وەکو لە ناوبردنی جوولەکەکان ینی ببێتە مەسلەیەکی جیهانی و لۆبێشی بۆ دروستکە لە دەرەوە یانی پێدوانی ئەمە مەبەستی سەرەکی دەسەڵات و حیزبەکان بوو بێ لە سەرەتا لایرێمی کوردستان زانی ئەکرێم قسەی تۆ ڕاست بێ هەتا وەکو ساڵی 2023 هەتا کەوتنی سەدام حوسێن ئەکرێم قسەی ڕاست بێ هەتا ساڵی 2005 ئەکرێ خۆ ئێمە بینین و خوێنینەوە لە لاپەڕەکانی مێژوو چەندین سەرکردەمان هەیە ئاماژەیان بۆ خاڵی تۆ کردووە کە ئەوان هەڵەبجە بۆ بە پێناسی سیاسی بۆیان ئەوان هەڵەبجە بۆ بە پێناسی نەتەوەیش بۆیان تەنانەت ینی ئەمە شتێکی زۆر ڕوونە بەڵام لەوە با بگەڕێمەوە بۆ پرسیارەکەی جەنابەت باست لەوە کرد ئەگەر تەماشا بکەی بۆ نمونە ئێمە ئەحمەوبەکی جافەر بگرین ئەحمەد موختار کە ئەمرێ تەمەنی 31 بۆ 32 ساڵە ئەتوانی تۆ بڵێ ئەحمەد موختار گەنجێک بووە لە عنفوانی تەمەنی گەنجیا بۆ ئەو هەموو ئیبداع هونەری و ئەو هەموو ئیبداع فەنی و ئەدەبی کردووە لە کاتێکە تۆ تەمەنی کەماڵی شاعیر لە 40 ساڵیەوە دەست پێکات گەنج لە هەڵەبجەیە هەمیشە داهێنەر بووە و هەمیشە توانایە هەبووە داهێنان بکە بەڵام مەخابن و چەند جاریش ئەمە تۆتۆشیڵێمەوە تا ئەم لەحزەیەش ئێمە ڕوئیایەکمان نییە بۆ هاوکاریکردن و پاڵپشتیکردنی تەواوەتی گەنج و بەڕێوەبردنی کەیسی گەنجی هونەرمەند لە ناو شاری هەڵەبجەیە شانۆ لە هەڵەبجە لە ئێستاە کە من قسە بۆ جەنابەت دەکەم بۆ معلوماتی جەنابەت ئێستا ئێمە سەرقاڵی ئامادەکردنی فیستیڤاڵێکی شانۆیی قوتابخانەکانی هەڵەبجە بەڵێ و من خۆم سەرپەرشتیاری فیستیڤاڵەکەم 21 قوتابخانەی هەڵەبجە بەشدارێتەیە 67 ئەکتەری کەس حالیان لە هەڵەبجە خەریکی پرۆڤەکردنا هی ناوەندی و دو ناوەندیەکان و مناڵەکانیشی لێ دەربکات خۆشحاڵی بەڕاستی لە هەرێمی کوردستانە شتی واش نەکراوە تا ئەم لەحزەیە شتێکی ئاوەها نەکراوە بە ئاستێکیەوە نەفراون فیستیڤاڵێکی شانۆی نەکراوە کە ئێمە 27 و 28 و 29 سێ نمایشەکەی بەداخەوە تۆ ئێستا لە زاری من ئەمە بیسی دەزانی ئەمە کێشەکە کێشەکە ئەوەیە دایمەن هەڵەبجە لەو کاتەوەی کە دەسەڵاتدارە سیاسەکانمان سیاست مەدارەکانمان ویستویانە بیکەن بە لۆبیەکی نەتەوەیی و پاش ئەوەش لۆبیەکی سیاسی لەوێەوە ئیتر ئەم خیتابە لە عەقڵی ئێمە لە ذهنی ئێمە باش ئەم خیتابە کە ئەچەسپێ خۆ ینی هەموو شتێک مانای ئەوە نییە کە ئیتەمە سەوابت بێت دەستکاری ئەکرێت ئێوەی گەنجان ئێوەی تازە پێگەیشتووان ئێوەی خوێنی نوێ باش ینی بۆ نمونە ڕێگەتان لە بەردەم ژیراوە یاخود دەرگایەکتان نەتوانیەوە بکەنەوە ئالەو بوارەیە کە ئێوە بێنە پێشەوە و ئێوە ئەم بیرروڕایە بگۆڕن و ئەم فکرە نوێ بگەن قەیچەکە بەسەر و خۆتان جۆتان لێ ژیراوە یان نەژیراوە بەڵێ بە ئەمانەتەوە بڵێم بەڕێز پارێزگاری ئێستامان کەسێکی زۆر ڕۆشنبیرە زۆر هاوکارمانە پارێزگاری پێشووتریشمان بە هەمان شێواز قایم قام یەکە ئیداری هونەریەکان کاک محەممەد فەتاح لە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری ئەمانە هاوکارمانن بەڵام مشکلەکە لێرە نییە ینی مشکلەکە لەوەیان نییە من کێشەکەم لەگەڵ کاک ئازادیان فڵانیان کاکێک ئەویش خۆی گرفتارە ئەویش خۆی گرفتاری خیتابێکە کە ینی درراوە من ساڵی 2010 پرۆژەیەکم نووسیوە ناوم نا پرۆژەی ژیانەوە ئەکرێت ئەم پرۆژەیە تەبەنی بکرێت لەلایەن
یەکەیەکی سیاسی یان حیزبێکی سیاسی یان دەسەڵاتێکی سیاسی یان کابینەیەکی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئەم لەحزەیە لە دوای مەرگەساتی هەڵەبجە و پرۆژەی ژیانەوە نییە لە هەڵەبجە مەسەلەن ئەم خیتابە سیاسی ئێستا بۆ نمونە هاوسەرۆکی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان وەری بگرێ یاخود سەرۆکی حکوومەت یاخود کابینەی داهاتووتر ئیشی لەسەر بکرێت لە 16 سێک بۆ 16 سێک کار لەسەر پرۆسی ژیانەوە بکرێت بە معلومات لە ساڵی 2009 تاوەکو ئێستا یەک کۆنسێرتی هونەری لە هەڵەبجەیە کراوە لە ساڵی 2009 تاوەکو ئێستا سێ شانۆگەری لە هەڵەبجەیە کراوە لە ساڵی 2009 تاوەکو ئێستا کەمترین دیواربەند هەبوو لە شاری هەڵەبجە باشە توا یەک بکەم شانۆمان هەیە هۆڵی شانۆیمان هەیە با ئەمە بڵێم ئەمە زۆر گرنگە و یەک هۆڵی بۆ نەتان هەبوو لەم پارێزگای زۆر وێرە با لێەوە بڵێن ئەو هۆڵە بارگرانیەکی زۆر گەورە بوو بەشانی ئێمەوە وەکو هونەرمەندان بەشانی بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیریشەوە بیان و بڕمان بوو هۆڵیش نەبوو و بەکاریش نەهات چکم هەم لە ڕووی لۆکیشنی جوگرافیەوە هەم لە ڕووی بنیادی تەختەی هۆڵەکەشەوە بەکار نەهات ئێمە هۆڵمانە نەخێر هۆڵمانە و ئێستا حاڵی حاضر کە بۆ فیستیڤاڵی بەجەنابتم وت ئەوەی کە 21-22 شانۆی تیایی قوتابخانە ناوەندی و دواناوەندی سەرەتایەکان ئێمە خەریکین خۆمان هۆڵی قوتابخانەیەک بە بلۆک و بەدار و بە تەختە مدەڕەجی بۆکەین یعنی ئێمە خۆمان ئاوەها ئیشەکەن و بڕۆشم بەوە هەیە کە دوو ڕێگامان لە بەردەمامەوە لە هەڵەبجە یان بەردەوام بین یان بوەستی ئێمە بەردەوام وڵی بەردەوام بن چکە بەڕاستی دڵنیامانی ئێوە گەنە ئەو کاروانێک کە خۆتانەتان دەست خۆش دێمەوە خزمەت جەنابەت کاگێ محەممەد جەناب دۆکو چالاکوانێک ینی بەڕاستی ئەو تا لێرە ئێمە جۆمان لە کۆمەڵێک بیرروبۆچوونی جیاوازە بێ جۆمان لە بیرۆکەی نوێ ئەبێ ینی ڕاستەکە بۆ نمونە کاکە ڕاوێر بۆ ئێمە ینی ئەو خەمونژانە کە لە ڕابردوو مورکێکی سیاسیمان پێدا بوو کردبوومانە ناسنامەیەک یقی چێکە بە ئەم ئایدایە بگۆڕین بیکەینە بیرۆکێکی ژیانەوە بۆ خەڵکەکەی جەناب دۆکو چالاکوانێک ینی ئەوەی کە پێویستە لەم شارەیە بکرێت بۆ خەڵکی هەڵەبجە بۆ هەڵەبجەیەکان بۆ کەسانی برینداری ئەم شارە بۆ ئەوانەی کە لە مەرگەساتەکەیە ژیاون پێدوانیە ئەمانە مستحقی ئەوەن کە جارێک کە ژیانەوەیشی نوێیان بەبەردا بکرێتەوە و شارەکەش بەرەو ژیانەوەیشی نوێ بڕات بەڵێ سەرەتا سپاس بۆم دیدارە سەری ڕێز و نەوازش بۆ کۆی شەیدانی کوێوەرانی هەڵەبجە شەیدانی کوردستان بەگشتی نەوی ئەەکەم سڵاو و ڕێز دەنێرم بۆ خانوادی سەربەرزی شەیدان سوپاسی سەرجەم دانیشتوانی کوردستان و هەڵەبجە بە تایبەتی دەکەین کە هاوبەشن هەردەم لەگەڵ خەمەکانی هەڵەبجەیەکان و خانوادەی شەیدان خەمەکانیاندا بەشکردە بەیەکەوە بەڵێ هەڵەبجە لە 16 1970 کە شەهید دەکرێت و دەسووتێنرێ و 5,000 قوربانی لێ ئەکەوێتەوە دیارە لە پێناو خەباتی هەردەم بەردەوامی گەلی کوردستانە ئەم قوربانیانە پێشکەشی کوردستان کراوە خوێنی ئەم شەیدانش هەردەم ئاوەدانی ئەم وڵاتی ویستووە بەڵام بەداخەوە کە دەڵێن نەبوو کە ئێمە ئێستا لە 34 ساڵی یادی کیمەبارانی هەڵەبجین باس دەوە بکەین کە هەڵەبجە بەداخەوە ئاوەدان نییە هەڵەبجە تا ڕادەیەک ئاوەدانە بەڵام ئایا من بەرپرسانی سیاسی دەکەم بۆ وەکیل خۆیان ڕازین لەو ئاوەدانی کە لە هەڵەبجە هەیە ئەگەر گلی هەوڵەتی هەڵەبجەش نەبێت بەداخەوە کە و ئاوەدانی لە هەڵەبجە ئێمە نابینین دەبواە باشتر و باشتر ئیش لەسەر هەموو پرۆژەکانی هەڵەبجە بکرێت چونکە هەڵەبجە نازی تایبەتی بەسەر هەموو کوردستانە هەیە هەڵەبجە پێش 16 بەڵێ شارێکی کوردستانی و شارێکی گرنگی عێراقی بوو کەس نەیتوانی و هەڵەبجە فەرامۆشکە بە پێی ئەوەی هەڵەبجە هەردەم شارێکی زیندوو بۆ لە هەموو بوارەکاندا بە تایبەت لە بواری سیاسی هەردەم بەرەنگاری ئەو ڕژەمانە بۆ تۆ کە لەسەر دەسەڵاتی عێراقیان پێڕۆ کردو داواکاریەکانی خۆیانە بە ئازایان لەسەر شقامەکان بەرامبەر دەسەڵاتەکان گەیاندووە بەڵام لە دوای کوێمەبارانی هەڵەبجە بێتە شارێکی جیهانی ئەگەر ئێمە هەڵەبجەکان ئیمڕۆژ بێدەنگ میادی شارەکەمان نەکەینەوە لە جیهاندا ماتەمینی بۆ هەڵەبجە دەجارەکە ئەوەیە ئاخۆ کە بۆتە شارێکی جیهانی وەکو شارێکی جیهانی مامەڵی لەگەڵ کراوە بەداخەوە نەخێر وەکو شارێکی جیهانی مامەڵی لەگەڵان نەکراوە هەموو هەڵەکەش ڕەنگە لە منەوە بۆ کۆتایەکەی بگەڕ تا کۆتایەکەی بگەڕێتەوە خەتاکە لە خەتای خۆمان لە خەتای نخبەی سیاسی کوردایە بەتایبەتی چونکە نامانتوانین متروبەی ئەم تاوانکاری گەوری شاری هەڵەبجە بکەین و بیناسیین بە جیهان جیهان خۆی ڕەنگە چۆن بڵێ تەعەسوبێکی هەیە بۆم بابەتە بێتە پێشەوە حەزی لێ بکە بەڵام سیاسی کوردەکانمان بەڕاستی بەتایبەت حکوومەتی هەرێم ڕەنگە نەیتوانێت باش ئەم پەیامە بە جیهان ناوەندە جیهانەکان بگەێنێ کە گرنگە ئەم پەیام گرنگە بە ناوەندە جیهانەکان بگەێنێ لەبەر خاتری هەڵەبجە ناهیچ نەبێ بڵێن لەبەر خاتری ئەو دۆزەڕەوە ئەو دۆزە گرنگی کە هەڵەبجە هەیەی کە ڕەنگە هەر لەبەر ئەم دۆزەڕەوەیە هەموو کوردستان ئیسفادە لەم تاوانکاری هەڵەبجە بکە کە بەسەریا سەپێنراوە بۆیە گرنگە بە باشتری ئیش لەسەر ئەم بابەتانە بکرێ و ئێمە وەک خانەوادەی شەهید و وەک چالاکوانێکیش بەڕاستی پشتیوانی ڕێی کاک ئەم برا بەڕێزەمەکەم کە
گرنگە ئەم یادانە بە تاکید هەنگاوی بڕۆنە پێشەوە هیچ نەبێ گۆڕانکاری لە یادەکانە بکرێ بە نمونە ناکرێن لە چوارچووی باس بە نمونە ئێمە ساڵێک بڵێ ئەمەم نەکراوە پێویستە ئەوە بکرێت خۆ تۆ ینی ئەبێ وەرچەرخانە دروستکەی لەم شار دەزانی چۆن هەردەم من لەگەڵ ئەو بەشێک بن بەڵێ هەردەم من وەکو خۆم وەکو خانوادەشی وەک چالاگوانێک لەگەڵ ئەو ڕێیان نەبووم ئێمە شانزی دابین بۆ داواکاری لە حکومت چونکە ئەگەر حکومت خۆی نیەتی ئاوەدانی ئەم شارە هەیە بەڕاستی ئەو ڕۆژی ماتەمینی ئەم شارەیە گرنگە بە تایبەتی بایاغ بدەین بۆ ماتەمینی و ڕێز لە قوربانەکانی بگرین وا بکەین حکومت خۆی ئەو ئیشە جێبەجێ بکە کە خانوادەی شەیدان و هەڵبجەکان لەو ڕۆژە ئەسڵەن بیرە لای داواکاری لە پرۆژەی ئاودانکردنەوە بۆ ئەم شارە نەبێت بۆیە داواکاریەکان بەڕاستی لەو ڕۆژا چڕکراوەوە حکومت خۆی لەو بابەتە ئیمالە بۆیە کە سوکاری شەیدان و سەرجەم هەڵبجەکان هەردەم داواکاریەکان لە شانزەی سیا زیاتر زیندووە بێتەوە بەڵام گرنگە ئەو داواکارانەی کە ئێمەی خانوادەی شەیدان و چالاکوانان و هەڵبجەکان هەیە لە شانزەی سێمانە لە دوای شانزەی سێ و بەباشی ئیشی لەسەر پرێ بە نمونە ئەمڕۆ شانزەی سێ تاوا بتاوکو شانزەی سێ ساڵی داهاتوو هیچ نەبێ ئەگەر ئێمە دوتانە خۆتان بە دووادا چونتان کردووە بەڕاستی دوای ئێوە خۆشتان بەشێک بن لە کەم تەرخەمەکان حتمان ئێمەش هەندێک لە کەم تەرخەمەکان کە سەرشامە هەم وەک خانوادەی شێد و وەک چالاوانەکان و وەک ئیداری شارەکە بەش لە کەم تەرخەمەکان ئەکەوێت سەرشامە بەڵام بەشە گرنگەکەی لای حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئاور لەو داواکاریانە بداتەوە چونکە داواکاری ئاودانکردنەوەی بۆ شارێک ئەگەر هەڵبجە جوان بێت لە ڕاستیە بۆ کوردستان جوانە تەنها بۆ هەڵبجە جوان نییە ڕووی جوانی ئاودانی هەڵبجە ڕووی جوانی حکوومەتی هەرێمی کوردستان پیشانەدا بۆیە گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی داواکارەکانی کۆی کە سوکاری شەیدان و هەڵبجەکان بە هەند وەربگرێ و بەڕاستی نەبێتە ئەوەی کە هەمیشە ئێمە دووبارەی بکەینەوە هەڵبجە ئاودان کرێت چونکە ئێمە لە پێناو کوردستان و لە پێناو ئاودانی کوردستانە خوێنمان بەخشیوە دیارە داوای ئاودانکردنەوەیش کە لە حکومەتی دەکەین داوایکی زیادە نیە و حەقی خۆمان دەستخۆش دێم و خزمەت جەنابتان سوپاس دەکەم کاک محەممەد وەڵی خات و خێڵانیانی کە تۆ باز لە شارێکی مۆدیرینەکەی باز لە سیمای شارەکەیت کۆمەڵێک ینی فاکتە بێ بێنیتە بەرچاوی خۆت من کە ئێمە ناو شارەوە ئەبێت دەواازەیەکی جوانی ئەم شارە بینم کە ئێمە ناو شارەکەەوە وەکو جەنابەت ئاماژەت پێدا ئێمە ڕاستاڵی کۆمەڵی پرۆژی استراتیژیمان کردو پێویستە تۆ زانکۆت هەبێ پێویستە هۆڵی شانۆت هەبێ پێویستە هۆڵی بۆنەکانت هەبێ پێویستە یاریگایشی باشت هەبێ یعنی ئەمانە خۆی ئەبێتە چوارچێوەی ینی سیمای شارێکی مۆدیرن و پێشکەوتو با بڵین لەسەر ئاسی هەرێمی کوردستانە ناڵین لەسەر ئاسی دنیا باشە ئێستا تا ئێمە بیستین شانۆمان نییە لەم شارەیە هۆڵێکی باشی بۆ نەمان نییە لەم شارەیە ئەی کامێتە پرۆژە استراتیژەکانمان ڕاستەکەی لە ڕاستە من نزیکی 9 مانگە دەست بەکار بووم لەم پۆستەیە و ئێستا بەڕاستی ئەرکی سەرشانم قورستر بووە و لە ماوەی ئەم 9 مانگە پرۆپۆزەڵێک و پرۆژەیەکم حازر کردووە ئەو پرۆژەی کە حازرم کردو ئەگەر حکوومەت بەدەم پرۆژەکەمەوە بێت بەڕاستی ساڵی داهاتوو لە شانزەی سێ بۆ ساڵێکی کە ئەبینین گۆڕانکارێکی زۆر گەورە ڕۆیات پرۆژەکە من لەسەر سەتەلایت ئیمێج بە گۆگڵ ماپ بە شێوازێک ڕێکم خستۆ یعنی بە تەقریبی قیاساتی شتەکانم وەرگرتۆ مەدخەلی پارێزگاکەم هێناوە تصمیمم بۆ کردووە و بە سریدی ماکس بەرنمەیەک هەندەسیە پرۆژەکانم دیاری کردووە بە ڤیدۆ یعنی حەزرم کردو پیشانی بەرپرسانی ئێرەم داوە کە کاردانەوەیان چی بوو؟ بەڵێ بەڕاستی من پیشانی جەنابی پارێزگارم داوە مامۆستا ئازاد زۆر زۆر پێی باش بوو و ئەو شتانەی کە هەمووی پێداویستی ئەم شارەیە لە جامیعەیەکی کامل و لە معرزێکی دووەلی بەڕاستی ئێرەش چەند ساڵە چەندها فیستیڤالمان هەیە شوێنێکی گەورەمان نییە کە شایستەی ئەوە بێ کە بە شێوازێکی سەردەمیانەتیایە بکرێت و هەروەها من ئەو لەبەر ئەوەی زەوی هەڵەبجە زۆربەی کشت و کاڵیە یعنی بیریشم لەوە کردوتەوە بەڕاستی هەم لەوانەیە ڕێگری بێتە بەردەستم بۆی پرۆژەکەم جێبەجێ بکرێت بڵێن زەویەکە کشت و کاڵی و زەراعی و نابێت و ڕێگری لەلایەن خاوەنی حکوومەتەوە کشتتوکە وەزارەتی کشت و کاڵەوە چکە پێشووتر باسم کردووە یەکسەر وتوانە زەوی کشت و کاڵی و نابێت بەڵام من دڵنیا ببوو ئەم پرۆپۆزەڵێکی کامادت کردو هەروە پێڵێنەوە وەڵا هەنێ پرۆژەم هەڵبژاردۆ بە نمونە تا ئێستا هەڵەبجە شارێکی یاری سەردەمیانی تیانە بەڕاستی یاریگایشی باشی تا دروستکراوە چی بە لێ بەسەر هاوبەڕاستی نایبینی ئێستا یاریگانی و دەوڵەتێکە شاری یاری تۆ بەڵێ من مەسم شاری یاریە بەڵێ
وەکو نانە مەبەستم شاری یاریە ئێستا لە مناسبەتەکانە هەڵەبجە بەڕاستی ڕۆکەنەش سلێمانی و هەولێر دهۆک شوێنەکانی کە لە شارێکی ینی شاری سەردەمیانی تیانە بەڵێ و بەڕاستی هەنێ پرۆژەی تیاکراوە بەڵام پرۆژەکان براونەتە پشتی هەڵەمجە عنێ مەش غەڵەتێکی گەوری هەڵەمجەیە زۆر جار خەڵگێتە ئێرە لە هیچ نەکراوە بە شارەکە ڕاستی شەکەن ینی مەتخەلەکەی شتی پێوە دیار نییە ئەوەی پرۆژەی شقەی نیشتە جێبوونە چەند پرۆژەیە کراوە چەند ساڵە لە پشتەوەی هەڵەبجەوە کراوە بەڕاستی ئەم هەڵانە چیە کە ئیکا چێ بەرپرسەلی بەڕاستی بەرپرسانی پێشووتر بووە یعنی جاری وا هەبووە ئێمە وەکو ئەندازیار پێشنیارمان کردو بۆ بەڕێوبەرەکەمان کە بە ئەم شتەوا بێت بەڵام نا ئەو لەگەڵ ئەوە لەبەر ئەوی خۆی بەڕاستی خۆی ئەندازیار نەبووە و خۆی بیری لەو شتە نەکردوێتەوە لایەنە بیری لە شتەی کە کردبێتەوە گوێ لە ئێمە باشتیکە لێرە بە جەنابەت بڵێم خاتو خێڵان مەسەلەی گەندەڵی و هەندێ مەسائلی دیکە کە لە هەرێمی کوردستان ئێمە ناڵێنین بەدەستیەوە تا چەند ینی پارێزگای هەڵەبجە بەدەست ئەم کێشانەوە ئەناڵێنێت تا چەند گەندەڵی بۆتە هۆکارێک بووی کە زۆرێک لە ینی پرۆژە گرنگەکانی ئەم شارە ئاوها بە لە ڕێدا ببرێ یاخود ئەی بەڕاستی سەقەت کرێ بە کوردێکی وەڵا زۆر تەسیری هەیە بەڕاستی من داواکارم سەرۆکی حکوومەت وەجێگری سەرۆکی حکوومەت لە مەولا یعنی پێشووتر ئەگەر بە هەر هۆکارێک بێ مەسەلەن سەبەبی یەکەم بەڕاستی منەڵێ مدیرەکان زۆر تەسیریان هەیە چونکە تۆ مدیری ئەو دائیرە ئەگەر پسپۆڕی خۆی بێ لەو وارە دەیبنێت زیاتر لە شتەکە تێگات لەوانەیە مەسەلە مۆزەفەکانی خواردخۆی بڵێن ئەم شتا بە ئاواهی بێ بەس لەبەر ئەوەی پسپۆڕی خۆینی ئەو لە تۆ تێناگات یعنی لەوانەیە دوو مانگ مناقەشەی شتێکی بەسیتی لەگەڵا بکەی ئەو مێشکی بەلایە ناڕات یان قورس تێگات یان بیر لەو شتە ناکاتەوە باشە ئێمە گە ساڵێککە لە شانزی سیار ناکاکە شانزی سێ نینەوە بۆ نمونە ینی خەڵک چکە بەڕاستی هەڵەبجە ناوچەیەکی گەشتیاریە و خەڵک لە وەرزی بەهارە زۆر سەردانێکە چکە لە ڕووی کشتتوکاڵیشەوە دەوڵەمەنە ینی کە کۆمەڵی بەرهەم لێرە پێگا خەڵک ینی تامەزرۆیە بێتە ئێرە باشە ئێمە کە لە داهاتووە بەم نزیکانە هاتینەوە ئەم شارە ئاتوانین بڵین ئەم ینی کۆمەڵە پێشنیاری جەنابەت ئامادەت کردووە کە ئاراسی حکوومەتە کردووە گرفتە بۆ دروست ناکەن لە ڕووی داراییەوە توانی بڵین جێبەجێکرێت توانی بڵین سیمایم شارە گۆڕێ بەڵێ لە ڕاستیە من پرۆژەکەم و حازر کردو لە ڕێوە بۆ بەرهێنەرەوە بکرێت یعنی حکوومەت با دینارێک نەیەت بەڵام ئاسانکاری بکات بۆ بەرهێنەران یعنی ڕۆتینات کەم کاتەوە شێوازی ئەو شێوازی کە ڕێک خراوە مەسەلەن زەویەک تاوەک وەگاتە ئەوەی تەسلیمی دەستی و بەرهێنێریکی بکەیت کە سوورەت قەیدی سەربەخۆی هەبێمە مەرجە حکوومەت دایناوە قەیچەکە با مەسەلەن سوورەت قەیدی سەربەخۆکەی نەبێ مەسەلەن لە مەرحەلەی مناکە کردومە ئەمە هەر پێشنیارە هێشتا نەچوەتە وردەکاری نەخشەکەەوە بەڵام بۆ ئەوەی تەسلیمی دەستی ئەو کەسەیە یەکەم کەلی تێبگات شێوازی مەسەلە مەدخەلی پارێزگای هەڵەبجە چی لێیت کردومە بەستریدی واقعەکەی چۆنە پێم پیشانداون یعنی بە ڤیددیۆیەک بۆیان لێمەوە کە ئێوە ئەگەر هاوکار بن ئێوە ئەگەر ڕۆتینات کەم کەنەوە باوکو مەسەلەن دوهۆک و وەکو هەولێر و سلێمانی نەبێت قیچەکە جیاوازی بکرێ ئاسانکاری بکرێ بۆ بەرهێنەران کە هەنێ ڕۆتینات هەیە کەم بکرێتەوە ئەوە من پێشنیاری خۆم هەیە لەوانەیە لە ئێستا نێڵێم مەسەلەن ڕۆتیناتەکان چۆن و چۆنی وردەکاری زۆرە ها کاتی زۆرمانە قسەکانی زۆرە بۆ ئەوەی کە هاوکارمان بن ئەگەر ئەوە بکەن بەڕاستی پرۆژەکانیش تاوام نەکریانی هەڵەبجە لایانی ئەسەرسواری زۆر بەسەرچاو لایانی ئەسەرسواری مەسەلەن خەڵکی هەڵەبجە هەمویان زانن کە زۆر ئیتیمامیان پێداوە حەز و ئارەزووی خەڵکانێکی زۆرە لە هەڵەبجە بۆ پرۆژەیەکیشە زۆر کەس حەزی لێتی مەسەلەن پرۆژەی ئەسەرسواریم داخڵ کردووە پرۆژەی وەکوتم شاریاریم داخل کردووە پرۆژەی معرەزی دووەلیم داخل کردووە پرۆژەی خستەخانەیەکی مۆدێرنم داخل کردووە هەمووی ئەهلی ئەوە نیە بڵێن حکوومەتێکە و بەرهێنی شەیە دینا لەسەر حکومت ناکرێت نەخێر بەس ئاسانکاری بکاو بۆ بەرهێنەران بەڕاستی ئەویش من ناڵێم مەسەلەن جەدوای پرۆژەکەی وەکو سلێمانی و هەولێر بێت حتمما هەر کەسێ هەروە بەرهێنەکەیت پرۆژەکە پێشە مشتێک جەدوای پرۆژەکەی وەرەگرێ بۆی بزانێ قازانجەکە زەرەکەات بەڵام بە پێی قەبارەی هەڵەبجە بە پێی قەبارەی شارەکەی ئێمە محافظەکەی ئێمە پرۆژەکانمان بۆ بکەن دەستخۆشخات و خێڵان کاگێ عیماد وڵای من نەمێ لەسەر لایەنی شکە قسە بکەم ینی با ئێمە وەکو برادران ئاماژیان پێدا ئەی با وەرچەرخانێک بێتە ئاراوە ئێمە زۆر باز لە لایەنی دەرونی خەڵکی هەڵەبجاکرێ زۆر باز لە لایەنی دەرونی بەرکەوتوانەکرێ
ێ باش ئەمە بە کۆمەڵێک ڕێگای زۆر ئاسانەتوانێت چارەسەر بکرێت ئێوە هیچ پێشنیارێکتان نەکردو ینی کۆمەڵی ڕێگای بەسیت بخەنە بەردەستی بەرپرسانی ئەم شارەیە خۆت خەڵکی شارەزار لەو بوارەیە هەریچە بێت تۆ زەلایانی دەرونی ئەو خەڵکە بێنەوە ینی تۆزەها تایمی خۆی ینی ڕێستێکیان بنی ئیسراحەتێ بکەن کۆمەڵەشت هەیە لەبەر چاوێن نمێنێ بەڕاستی چی کراوە بوو؟ بەڵێ ئێمە وەکو پێشتر وتم بەرکەوتوانێکی کیمیایی کە دابەشەکرێن بە چەند خۆناقێکێک لەوانە لایانی دەرونی بەرکەوتوانێکی کیمیاییە و من ئەمەوە لێرە ئەوە بڵێم ئەوەی کە ئەو خزمەتی کاکرێەوە بەرکەوتوانێکی کیمیایی هەمووی لە ڕێگەی ڕێکخرا و کەسی و لایەنەکانەوەگرێت حکوومەت کەمتەرخەم بووە و نەیتوانێت بودجەیەکی تایبەت بۆ نەخۆشخانەی بەرکەوتوانێکی کیمیایی دابین بکات بۆ ئێمە زیاتر بتوانین خزمە بە بەرکەوتوانێکی کیمیایی بکەین من لێرە شۆ داواکەم نەخۆشخانەی بەرکەوتوانێکی کیمیایی کە وەکو نەخۆشخانەی هیوا و نەخۆشخانەی نانەکەلی ئەو نەخۆشخانانە حسابی بۆ بگرێت بودجەیەکی تایبەتی هەبێت چونکە بەڕاستی ئەمە لەوانەیە کێشەی سەرجەم دایرەکانیش بێت پارێزگای هەڵەبجە پێشەوەشی کە بە پارێزگا بێت هەرو بودجەیە کە بۆی دانراوە ئێستا شار ئەو بودجەیە بۆی دانراوە لاین دەرونی بەرکەوتوانێکی کیمیایی ئێمە بەسپاسەوە ڕێکخراوێکی ئەڵمانی هەبوو لە ناو هەڵەبجە ئەویش ڕێکخراوی دەستگای ژیان بوو بۆ مافەکانی مرۆڤ ئەو ڕێکخراوە پێشتر لەگەڵ بەرکەوتوانێکی کیمیایی ماوەی 10 ساڵ بوو ئیشی کردبوو دوایەوە کە نەخۆشخانەی بەرکەوتوانێکی کیمیایی کرایەوە ئەو ڕێکخراوە بە لێک تێگەیشتنێک لەگەڵ وەزارەتی تەندروستیە توانیان بێنە ناو نەخۆشخانەی بەرکەوتوانێکی کیمیایی و چەند کەسێکی پسپۆڕیان هەیە لەو بوارەدا و لەگەڵ چەند پزیشکێکی پسپۆڕ ئێمە توانیمانەکە ئەو نەخۆشانەی کە کێشەی دەرونیان هەیە لەو نەخۆشخانەیە وەریان بگرین و چارەسەریشان بۆ بکەین بۆ هیواین دەست خۆش بێ بکە کە ڕافیەکانیانی ئەمە باز زۆ بکەین ینی ئێوە کۆمەڵێ کێش و گرفتان هەبوو بە تایبەتی لە ڕۆژشانۆی و لە جوڵە و ئەوەی کە لە بواری هونەر و ئەدەب و شان و سینەمایەتانوێنی برێوێک بدەن بە شارەکە هەڵەبجە خەڵکی سەرمایهداری باشی تایە دەوڵەمەنی باشی تیانی لە واقعی ئەگەر باس بکەین ئەمانە چیان کردو بوویەوە هیچ هاوکارتان بوون ئەو خەڵکە ئامادەن بێنە پێشەوە لەم بوارەیە بەڕاستی وڵا بەس ئەگەر مەجالم بدەی لە قسەکانی مامۆسایە یەک خاڵ زۆر گرنگ بینم کۆتەوە بە زانی کارەساتی هەڵەبجەیەک لایەنی منسی هەیە یان لە بیرکراوی هەیە 1970 کە ڕۆدات تا ساڵی 1992 ئەمریکا دانی پیانانێک عێراق بردوانی هەڵەبجەی کردو مدەتێکی زۆرە ساڵی 1990 کە مەجلیسی پیرانی ئەمریکا مەجلیسی شوویخیان کاتێک کە یەکەم قەرار دەرئەکەن لە کتێبی یادەوەرەکانی دکتۆر ئەحمەد چەلەبیا هەیە بۆ لێدانی عێراق بە بیانووی بەکارهێنانی چەکی کیمیایی لە هەڵەبجە دەریەکەن ینی سەبەبی کەوتنی ڕژێمی پێشووتری عێراقیش تەنانە دەر هەڵەبجە ئەوە تەنها ویستم ئەو دوو خاڵە ئاماژە پێ بکەم کە لە بەشی پێشووترانە بوو جەستەی هەڵەبجە جەستەیەکی دانەبراوە لە جەستەی شۆڕشی نوێ دواتر دوای سەرگرتنی شۆڕشی نوێ جەستەی یەکێتی نیشتیمانی کوردستان ینی بە سەریح قسە بکەین و ڕاستە خۆش قسەکە بکەین هەر کاتێک جەستەی یەکێتی نیشتیمانی کوردستان شەکەت بوو بێ جەستەی ئێرە دووجار شەکەت کراوە هەر کاتێکیش جەستەی یەکێتی نیشتیمانی کوردستان تەندروست بوو بێت لێرە ئایەکە بۆ کارێک کراوە ئەوەی کە کراوە لە ڕابردووە وەکو خۆی بڵێم بە هیچ شێوازێک بە هیچ جۆرێک لە چاو ئەو خزمەتیانە بۆ کە ئەم شارە هەر لە سەرەتای سەرهەڵدانی شۆڕشەکەەوە هەتا وەکو سەرگرتنی شۆڕشەکەەوە هەتا ئەو خەباتانەوە ئەو شەڕانەی کە ئەم شارە هەتا کۆتا قۆناغی ساڵی 2023 کە شەڕی بۆ کردووە و بە شەریدانی شەڕی داعشیەوە تا ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان نەتوانیوێتی نەهەوڵی داوە نەبارتەقای ئەوەی کردووە کە ئەبێ بیکا بۆ ئەم شار یعنی ئێمە واسەح و باڕوون بین لەبەرەوەی ئێمە لە هەرێمی کوردستان ئاژین ناتوانین ئێمە بڵێن ڕاستەوخۆ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆی ڕێز و احترامم بۆ هەیکەلی ئیداری و پرانسیپە حکومەکانی حکومەت بەڵام ڕوونە لە لامان ئێمەوەتاین لەژێر نفوزی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ڕوونە لە لاشمان بەرپرسیاری یەکەم ئەگەر ئەم بینا باشە دروست کراوە ئەمە دەستخۆشیەکە و دەستکەوتێکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر ئەو جادێش کەل و کۆم و خراپە و مەدخەلێکی ڕێک و پێکمانە ئەمە پەڵەیەکە بەڕووی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە و بەڕوونیش پێتەڵێم گەورەترین پاڵەشە بەڕووی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کە نیتوانیوە لە دوای 34 ساڵ سیمایەکی ڕێکوپێک نەک بە پارێزگا بناڵێن بە پارێزگا بەڵکو بە شارێک دروست بکە شارێکی 55,000 کەسەی کە بەقەدەر دوو گەڕک سێ منتیقەی سلێمانی هەولێر نابێت ئەمە بە کورتی بیبڕێنینەوە وەکو شانۆکار ئێمە مشکلێکی زۆر گەورەمان هەیە مشکلێش ئەمێ بچمە ناویەوە نەک وەکو شانۆکار وەکو تەنانەت گەنجێکی ئاسایش گەنجێک کە ویستی ژیانی هەیە تۆتالیتاریەکی ڕۆحی زۆر گەورە لەم شارە هەیە ئەم شارە عەلیەن کەم قسە لەگەڵ تۆ یەکەم لەبەر شەپۆلێکی
زۆر ترسناکی بە ئیسلامی زەکردن نەک ئیسلام بەڵکو بە ئیسلامی زەکردنی کۆمەلگاکەیەتی کۆی جومگەی کۆمەلگاکانی زانی یەک ڕەنگیەکی زۆر ترسناک بەسەر ئەم شارەیە هەیە دەیان ڕێکخراوی سیر و سەمەرە لە ژێر ناوی سیر و سەمەرەیە ئەکتیڤن و کارەکەن بۆی ئازادی گەنجەکان تەسکەنەوە بالمقابلیەوە ئێمە هیچ ڕێگەیەکیان هیچ شوێنیان هیچ جێگەیەکمان نییە ڕێی جیاوازی تا دروست بکەینەوە من پێتەڵێم لەم شارەیە شکر هەمومان متەدەینین مسلمانین و ئاینمان ئیسلامە بەڵام ژمارەیەکی ئێجگار بێ شمار مزگەوت کراوەتەوە باشە مزگەوتکردنەوەش ئەبێ بە ڕێسا و بە یاسای بە کاری خۆی بکرێتەوە بەڵام کەمترین پرۆژە ئەبینین تۆ پرۆژەیەکی ئاو هەنابینی کاکە لە کەرتی تەندروستی ئەزانین نەخۆشخانەیەکمان هەیە لە مەڵبەندی تەندروستی سەرا ئەمان نەزانم هاوڕێیانە پێشتر لە مرژیاو یعنی باوەڕ بکە ئەگەر چیتە ناویەوە ئەشێت بۆ فیلمێکی دیکۆمنتاری بیکەی لەسەر ساڵی 1960 ئەنی ئەشێت لەو حیتایە هەتا ئەم لەحزەیەش بەداخەوە تۆ کەس نابینی سەرمایه‌دارێک نابینی بێت ئەمە دووە نۆژان بکاتەوە بەڵام تۆ دەیان سەرمایه‌دار پەرکێشەکرێ بۆ دەیان پرۆژەی مەرج بۆ سەرمایه‌دارەکان دانی کە هەنێ پرۆژیانەی تێ لە بەرامبەر کۆمەڵە پرۆژەی گرنگی ئاوها ینی خزمەتگوزاریت بۆ بکە بۆ ئەوە نەکراوە دوجار کۆتا پرسیار لە خاتون خێڵانی پرسین ئەمە دوپامی خۆ بگەینی کاک ڕافیار بۆیە بچمە لای کاک محەممەد دوپامی خۆی بگەین و برادرانی دیکەش وڵە بڕام وایە کابی تر کار بکرێ بۆی ئەم شارە هەنگاوێک بگۆڕێ ئەم کارەشە بێ بە کارێکی فعلی بکرێ واز لە دروش قسەکردن بهێنین پێویستی بە پرۆژەیەکی جدیە ئێمە کەفائی زۆر گەورەمان هەیە کەسی زۆر لێ هاتوومان هەیە و بە چاوی خۆتەوە بینی دادا چەندین پلان و پرۆژەی گەورە و گرنگی هەیە ئێمە کێشەمان هەرگیز لە بیرۆکەیانە کێشەمان لە دایانانیە کێشەمان لە تاقوتوانیانە بەڵام کێشە گەورەکەی ئێمە ئەوەیە کە ویست نییە ینی ویستی کردەوەکردن ویستی کارکردن ویستێکە ئەبێ ویستێکی هەم سیاسی بێ هەم حکومی بێ ئەم ویستە بەداخەوە بوونی نییە ئەگەر نا ئێمە لە شارەکەی خۆمانە و لەناو شارەکەی خۆمانە دەیان پرۆژە و بیرکردنەوە کاری جدیمان هەیە و ئەبێ کاری لەسەر دەستەکانە خۆش کاکە ڕاوێ کاکە محەممەد جامێ جەنابی شەدۆک و چالاکوانێک وەکو خێزانی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە ئەگە دواپەیامت هەبێ بۆ حکوومەت بۆ بەرپرسان بۆ حیزبەکان توێچیان پێ بڵێ خۆزان زۆر جارم پەیامانەش ناگە بەڵام ئێمە ناچارین هەر بڵێ درستە بەڵێ هەڵەبجە ئەو شارەیە کە پێویستی بەوەیە کە ئاودان بکرێتەوە و پێویستی بۆی ئیمتیازی تایبەت بە هەڵەبجە بدرێ بە نمونە بودجەی تایبەت پێویستە بەم شارە هەبێت لە ئەنجومەنی وەزیران یعنی بودجەیەکی مەفتوح هەبێ بۆ ئاودانی هەڵەبجە لە هەموو سێکتەرەکانە ڕووی ئاودانی هەڵەبجە بگەشێتەوە و ئیمتیازی تایبەت بە هەڵەبجە هەبێت چونکە هەڵەبجە خاوەنی 5,000 قوربانیە ئیمتیازاتەکان بریتی بێت لە چی بریتی بێت لەبووی بۆ من دانیشتوانی ئەم شارە لەکری ئەگە 100% کارەبا خۆش نەبێ حکوومەت لەکری نیوەی خۆش بێ لەکری 100% تێچووی نەخۆشخانەکانی هاوڵاتانی ئەم شارە خۆش نەبێت لە 120 هاوڵاتانی ئەم شارە ئیسفادی لێ بکەن بە هەمان شێوە بۆ سێکتەری ئەو بۆ هەموو سێکتەرەکانی دیکە بۆ نمونە ئەم ئیمتیازاتانە بۆ هاوڵاتانی ئەم شارە هەبێ کە بەداخەوە لە پای قورباندانی هاوڵاتانی ئەم شارە هیچ ئیسفادێکی وایان لەو پرۆژە تایبەتانی حکوومەتی هەرێم نەبینی واتە قوربانیدانی هەڵەبجە بەداخەوە تاوەکو ئێستا بەرهەمەکەی بەداخەوە نەماچنیوەتەوە ڕووی ئەوەدانی پێوە دیانێنە هەڵەبجە و پەیامم ئەوەیە کە هەموو لایەنەکانی کوردستان لایەنە سیاسەکان کە پێکێنەری حکوومەتی هەرێمی کوردستان هەمویان وەفایەکی تایبەتیان هەبێ بۆ شاری هەڵەبجە و چونکە هەڵەبجە پێم وایە ئەگەر ئێمە هەڵەبجەیش نەڵێن هەمویان خۆیان هەڵەبجە بە پێناسی خۆیان دەزانن بۆیە گرنگە ئەم پێناسەبوونە پێناسە بکەین بۆ هەڵەبجە و ئاودانی هەڵەبجە بەرهەمی هەبێ و ڕووی ئاودانی هەڵەبجە ڕووی ئاودانی کوردستان پیشاندا و سواز بۆم دیدارە سواز بۆ کورسات کە هەردەم خەمخۆرە بۆ هەموو بابەتەکانی ئاودانی هەڵەبجە سواز بۆ جەنابیش خاتو خێڵان جەنابیش دوپامی خۆ بە کورتی بگەنە سوپاس دەکەم زۆر بە کورتی بەسەرچاو من داوا لە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەتەکەم کە لە دابشکردنی بودجەی ئەم ساڵە بە ڕێژەی دانیشتوان بوونجە بۆ پارێزگای هەڵەبجە دانەنێن بەڵام سەیری وێرانی ئەم شارە بکەن و بە ڕێژەی وێرانەکەی بەڕاستی لەسەر ڕێژەی وێرانەکەی بودجەی وەدابنێن و داواکارم لەسەر ئەو سەوسی پرۆژەی کە لەسەر پترۆ دۆلار وەسێنراوە لە 2014ەوە بەس ئەو پرۆژانەمان بۆ بخەنەوە کار کە حەو پاکێجە ئەوانەمان بۆ بخەنەوە کار بەڕاستی هەڵەبجە ئاودانێکی باشی پێوە دیارە بێ زۆر سپاس بۆرێک لە میوانە بەڕێزەکان خاتو خێڵان هەروە کاک عیمات هەروەها کاکە ڕاڤیار و کاکە محەممەد کە ئەم شەو لەم یادەیە لەگەڵمان و سپاسانەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ئەم شەو لە هەڵەبجەوە جۆمان لە کۆمەڵێ ینی بیرۆکەی جوان بوو کۆمەڵێک ویستی خۆنەویستانە بوو یعنی تا گەنج و خەڵکی ئەم شارە ینی بەسەر جەمچین و توێژەکانەوە ئەیانەوێ ویستێکی ژیانەوە بدەنەوە بەبەری شارەکەیانە تکایە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان تکایە حیزب و لایەنە سیاسیەکان
لەسەر هێڵبن لەگەڵیانە ئەم ویستە جوانەیان بکەنەوە بە ژیانەوە و جارێکی دیکە هەڵەبجە بە هەڵەبجەی هەمووان بێت و گەشاوە بێت و هەمیشە سیمبول بێت. دووبارە سوپاسانەکەم کە ئەم شەو لە بەرنامەی پانۆرامایە بینەری ئێمە بوون. خواتان لەگەڵ هەمیشە ماڵتان ئاوادان بێ. سوپاس.